هاوڕێنم کاتتان باش. ئیتر 11 نۆڤەمبەر هەڵبژاردننی عراق دەست پێ دەکات. کاتێک هەڵبژاردننی باس لە هەڵبژاردننی عراق دەکەین سەرەتا چیمان دێتەوە یاد بێگومان بارودۆخی هەرێمایەتی و نێودەوڵەتی، یعنی ڕووداوەکانی ناوچەکە و جیهان دەتوانن کاریگەریان لەسەر هاوسەنگیە ناوخۆییەکان هەبێ. لەگەڵ ئەوەشدا دەتوانین باسی پێک هاتە سەرەکیەکانی پرۆژە سیاسیەکانی عراق بکەین کە پێشبینی دەکرێت بە شێوەیەک لە شێوەکان لە هەر هەڵبژاردنێکی داهاتوودا ئایندەدا ئامادە بن. ئیتر بە تێبینی ئەوەی کە لەوانەیە ناوی هاوپەیمان و پارتەکان بگۆڕدرێن، ئیتر ئەمانە هەمویان کۆمەڵێک بابەتن. ئیتر لە سەروی هەمویاندا لە عراقدا هاوپەیمانە شیعەکان هەن، ئیتر کە تەماشای ئێستای بارودۆخی ئێستا دەکەین. ڕەوتی سەدر کە گەورەترین هێزی شیعەیە لە عراقدا، ڕەوتێکی جەماوەری بەرفراوانە، تێکەڵەیەک لە گوتاری ئاینی و شیعە و ناسیۆنالیزمی عراقی نوێی تێدایە، جەخت لەسەر سربەخۆی بڕیاری عراق و بەرەنگاربوونەوەی گەندەڵی و پێشکەشکردنی خزمەتگوزاری بە هەژاران دەکاتەوە. زۆر جار هەڵوێستی ڕەخنەگرانەی هەیە لە بەرامبەر دەستێوەردانە دەرەکیەکان بە تایبەتی ئەمریکا و ئێراندا، خاوەنی بنکەیەکی جەماوەری گەورەیە و توانای کۆکردنەوەی جەماوەری لە هەمویان زیاتر لەلایەن موقتەدا سەدر هەیە، ئەمەیان بەشداری ناکا و بایکۆتی دەکات. ئێستاکە چاوەکان لەسەر ئەوەن ئەو لایەنگرانەی سەدر ویانیش ئەوانەی دەنگ بە سەدر ئەدەن، دەنگ بەکەم بلۆکی شیعە ئەدەن، یعنی ئەو بلۆکەی کە دەوڵەتی یاسا بە سەرۆکایەتی نوری مالیکی پێکی دێنی، ویانیش ئەو بلۆکەی ئێستاکە کە سەرۆکوەزیرانی ئێستا واتە سوودانی سەرۆکایەتی دەکا. ئیتر ئەمانە هەمویان گرنگن و لەگەڵ ئەوەشدا هاوپەیمانی فەتح باڵی سیاسی حەشدی شەعبیمان هەیە کە ئەو باڵە ئێستاکە لە هەموو باڵەکان زیاتر باڵێکی تندڕۆی شیعەیە، چەکدارە، لە ڕووی چەکداریەوە زۆر بەهێزە، ئەتوانێ زۆر شت بکە. بەڵام ئێستاکە تەماشا دەکەین دوای 7 ئۆکتۆبەر بە تایبەتی ئەو لایەنە بەنیازی ئەوەیە خۆی بکاتە لایەنێکی سیاسی، خۆی بکاتە لایەنێکی سیاسی و ئیتر وەک لایەنێکی سیاسی عراقی خۆی بە دوور بگرێ لەوەی کە لە ڕواڵەتدا بێگومان خۆی بە دوور بگرێ لەوەی کە هەموو بڕیارەکانی لە ئێرانەوە لە بۆ دێن. ئەمە شتێکی نوێیە کە لە ئێستاوە دەیبین. هەروەها ڕەوتی عەمار حەکیممان هەیە کە ڕەوتێکی ئیسلامی شیعی میان ڕێە، جەخت لەسەر هاوبەشی نیشتیمانی و گەشە پێدان و سەقامگیری دەکاتەوە و ئیتر ئەمانە زۆر گرنگن. هێزی سنیمان هەنا، ئەم هێزانە کە لە ناوچەکانی ئەنبار و سلاحەدین و نینەوە و دیالە زۆر چالاکن و بە تایبەتیش ئێستاکە هەموو هێز و توانای خۆیان لە بەغداد خستۆتە گەڕ بۆ ئەوەی بتوانن لەم هەڵبژاردنەدا سەرکەوتن بەدەست بێنن و کەسایەتیە دیارەکانیان بێگومان محەممەد حەلبوسی و لە هەمان کاتدا خەمیس خەنجەرە. محەممەد حەلبوسی لە هەمویان ئیتر بەهێزترە و دیارە پەیوەندیەکی لەگەڵ ئێرانیش هەیە و لە هەمان کاتدا ئیتر نوێنەرایەتی بەشی زۆری سونیەکان دەکات و ئەکرێ لەو هەڵبژاردنەدا ئیتر دەنگێکی زیاتر لە پێشوودا بەدەست بێنێ. ئیتر ئەمانە ئێستاکە لە ئایندەدا هەن. ئیتر ڕەوتی کوردیەکانیشمان هەیە کە خۆیان لە پارتی و یەکێتیدا دەبینەوە، ئەوانیش بە جیاواز دەستنە ناو هەڵبژاردن. پێش هەموو شتێک ئەتوانین بڵێن ئەو شەڕی ئێستاکە لە نێوان یەکێتی و پارتیدا دەکرێت بە من پێم وایە بە شەڕێکی سەختە زیاتر ئەتوانین بیبینین کە ئەمانە بەردەوام بەر لە هەڵبژاردنەکاندایتر یەکتری تۆمەتبار دەکەن و تۆمەتباری و پێشبڕکێکانیان لەسەر
بناغەی ئیتر سیستەمی دادوەری سیستەمی دیموکراسی ئەم جۆرە نییە بەڵکو لەسەر ئەمەیە کە چۆن بتوانن لەسەر تیرۆر لەسەر ئیتر ڕۆژنامە نووس کوشتن ویانیش هێڕشکردنە سەر حیزب و لایەن و گروپ و کەسایەتی و عەشیرەتەکانی دیکە یەکتری پێ تاوان بار دەکەن ئەو ئەڵێ کاوت کوشتووە ئەو ئەویش ئەڵێ تۆ سەردەشت کوشتووە ئەو ئەڵێ تۆ بە تانک و تۆپ هێڕشت کردوتە سەر لالەزار و گروپی ئیتر تاڵەبانی دووەم ئەوەی دیکە ئەڵێ ئێوەش بە تانک و تۆپ کاتی خۆی هێڕشتان کردوتە سەر سوورچەکان و ئێستا کەش بە تانک و تۆپ هێڕشتان کردوتە سەر بەشێک لە عەشیرەتی هەرکیەکان ئیتر لەو چوارچێوێدا بەڕێوە دەچێت یعنی بێگومان لە عێراقدا وەکووتم سەرەتا هاوسەنگی نێودەوڵەتی زۆر گرنگە لێرەدا مرۆڤ ڕەچاوی بکە ئەو هاوسەنگیە نێودەوڵەتیانە زیاتر بڕیار دەدەن کە عێراق بەرەو کوێ دەچێت ئیتر ئەمەشیان لە دوای 7 ئۆکتۆبەر گرنگیەکی بەرچاوتر لە چاوجاران لە خوێوە دەبینێ ئێران وەکو پێویست لە ساحەی عێراقدا وەکو جاران ئەڵێ نەوەکو وەکو پێویست ئەمەیان دەکشێنمەوە وەکو جاران لە عێراقدا ڕنگ بێ ئەو هێزە نەبێ ئەو هێزە بێ کە لە پشت پەردە بتوانێت زیاتر کارەکانی خۆی بکە بێگومان هەتاوەکو ئێستاش قورسایی ئێران لەسەر عێراقدا قورساییەک نییە کە گاڵتەی پێ بکرێت کە بڵێن پراوێز خراوە نەخێر ئەو قورسایی هەتاوەکو ئێستا لە عێراق بەردەوامە من پێشتر لەگەڵ کاک بلێسە ئیسماعیل بەرنامەیەکم لەو بارەیەوە ساز کردبوو بۆ چوونی هەردووکمان ئەوە بوو کە ئێران بە عێراقێکی شیعی ڕازیە ئەگەر بێت و ئەو عێراقا نزیکی ئەمریکاش بێ عێراق دەیهەوێ بە هەر شێوەیەک لە شێوەکان بێ ئیتر لایەنە شیعیەکان لەسەر دەسەڵاتدا بمینێنەوە کە دەمێننەوە ئیتر ئەمانە هەندێک تا ڕادەیەک خۆیان نزیکی کەندا و دەکەن خۆیان نزیکی پرۆژەکانی ئەمریکا دەکەن ئەمە ئێران وەکو واقعیەتێکی نوێ قبولی کردووە ئیتر ئەمانە هەمویان لە ئاراددانا ئیتر لەو بارەیەوە تەماشا دەکەین پارتیوی یەکێتی لە کوردستاندا بەر لە هەڵبژاردن بە تەواوەتی ئەوەی کە بۆنی ئۆپۆزیسیۆنی لێدێ هەرچەندە من ئەمانە هیچ کامیشیان بە ئۆپۆزیسیۆن نازانم من پێم وایە لە کوردستاندا بە تایبەتی لە عێراقیش وایە بەڵام لە کوردستاندا بە تایبەتی ئۆپۆزیسیۆنێک نییە ئەوەی هەیە لەسەر بنەمای تۆران جێگا نەبوونەوە لە ناو سیستەمدا و جێگایەکی دیکە پەیداکردنی جێگایەکی دیکە هەوڵ ئەدەن ئەویش ئەوەیە کە ئەتۆ بتوانێت چەند پۆستێکی پەرلەمانتاری بێنی و چەند کەسایەتێکی نزیکی خۆت وەکو پەرلەمانتار تعین بکەی و ئەمانە بێگومان لە دوای ئەوەی کە ئەبن بە پەرلەمانتەر و کارەکانیان تەواو دەبێ ئەوە هیچ ئەوە لێگەڕێ لە ناو پەرلەماندا هیچ بەرهەمێکیان نابێت دوای ئەوەش ئیتر خانەنشین دەبن بە پارەیەکی زل و زەبەلاح ئیتر ئەمانە سەر لە نوێ ئیتر ئەگەر لەناو حیزبەکەشیان نەبێ ئەگەر جیا ببنەوە ئیتر ئەچن لە شوێنێکی ئارام لە بۆ خۆیان دادەنیشن بە موچەیەکی چاک ئیتر لە سۆسیال مێدیادا بەردەوام دەبن لەسەر گلەی و گازاندە و قسەکردن بەڵام هیچ بەرهەمێکی نییە و هیچ چاوەڕوانیەک لەمانە ناکرێ یعنی لە کوردستان و لە عێراقیشدا شتێک نییە بە ناوی ئۆپۆزیسیۆنەکان تەفروتونا دەکرێن چونکە بوو وەکو وتمان کوردستان لە ساڵی 1991 کە لەلایەن هێزە دەرەکیەکانەوە دروست کراوە ئیتر لە بۆ چەند مەبەستێک دروست کراوە لە بۆ مەبەستی دیموکراسی و ئازادی و بەڕێوەبەری و ئیتر لیبرالیزم و بازار و ئەم جۆرەشتانە دروست نەکراوە ئیتر ئەمە واقعیەتێکە و ئەم واقعیەتەش مەگەر دەرفەتە ناوخۆیەکان دەرفەتە دەرەکیەکان گۆڕانکاریان بەسەردابێ ئەکرێ ئەمە بکرێ و لە پەنای ئەمە ئەکرێ چی بکرێ ئەکرێ ئیتر ئۆپۆزیسیۆنێکی گەورەی جەماوەری بەرفراوان بەڵام ڕۆیایەکی تایبەتی هەبێ ڕۆیایەکی جیاوازتری هەبێ لە عێراقدا لە هەموو بوارەکاندا ئەکرێ ئەمە
بە مەرجێک کە تموحی یەکەمی دەسەڵات نەبێ گەیشتن بە دەسەڵات نەبێ و بە سەبرەوە بە کارکردنێکی زۆرەوە بە پشتبەستن بە سیستەمی پەروەردەیەکی بەهێزەوە و ئەمە ئەکرێ لە ئایندەدا ڕنگ بێ ئەمە ئەنجام وەربگرێ. بۆ نمونە ئەوەی مقتدا سەدر دەیکا ئەمەشیان تەواو نییە، ئەمە لەسەر بنەمای زیاتر گێشکردن و هێڕکردنی خەڵکی نەزانە، شیعی نەزان کە لە دەسەڵاتدا لە خزمەت گوزاریەکاندا بێ بەشکراوە، لە ئاو و کارەبا و لە هەموو شتێک بێ بەشکراوە، لە کار بێ بەشکراوە، ئیتر جادەی خراپ، ژیانی خراپ، ئەمە هەمویان بابەتگەلێکی زۆر گرنگن. و لە ناو عراق و لە کوردستانیشدا ئیتر تەماشا دەکەین ئەولەویاتی خەڵک بەداخەوە ئەولەویاتی ئازادی و دیموکراسی نییە، ئەولەویاتی خەڵک موچەیە، ئەولەویاتی خەڵک خۆشگوزەرانیە. و ئەمە وا دەکام کە ئەوەی لە ئەوروپادا دەکرێت، ئەو ململانەیەی کە لە کاتی هەڵبژاردنەکاندا لە ئەوروپادا دەکرێت، حتا لە ئەمریکادا دەکرێت، لەوێ نەکرێت. یعنی تەماشا دەکەی بە هیچ شێوەیەک ململانەکان لەسەر ئەو بنچینیانە نین کە ئێمە ئابووری چۆن بەکاربێنین. من لەو شارەدا چی دەکەم و چی ناکەم، ئەوەی دیکە بڵێ من ئەوە ناکەم بەڵکو ئەمە دەکەم. ئیتر بە هیچ شێوەیەک ئەم جۆرە شتانە نییە. و لە هەمان کاتدا ئێمە تەماشا دەکەین وەکو وتم گوتاری ڕسمی بە هیچ شێوەیەک تێپەڕ نەکراوە لەلایەن هیچ لایەنێک. هەموو لایەنەکان ئیتر بەگشتی چاویان لە دەرەوەیە و چاویان لەوەیە چۆن بتوانن لەناو دەسەڵاتی ئایندەی عراقدا و لە دەسەڵاتی ئایندەی کوردستاندا پشکیان هەبێ. و ئەمە کێشە گەورەکەیە. بەڵام ئیتر ئەمە واکە زۆر جار خەڵکەکە بێهیوا بێنەچێتە سەر سندوقی هەڵبژاردن. ئەمانە کارێکی زۆر ئاساییە لە ڕەوشی عراقدا، کارێکی زۆر ئاساییە کە ئەتۆ بیر و بۆچوونێکی وهات هەبێ. بەڵام ئەمە چارەسەری نییە، تاقە چارەسەری نییە. لەبەر ئەوەی ئیتر هەڵبژاردن شتێکی ئاساییە لەناو هەموو وڵاتێکدا، لەناو هەموو سیستەمێکدا، لەناو هەموو دەوڵەتێکدا هەڵبژاردن ئەنجام ئەدرێ و هەڵبژاردن ئەکرێ هەندێک شت بگۆڕێ. بەڵام ئەوەی هەڵبژاردن دەگۆڕێ بە تەنیا هەڵبژاردن نییە، بەڵکو لە پێش هەڵبژاردن کۆمەڵێک کارن کە بزوتنەوەیەکی بەهێزی کۆمەڵایەتی سیاسی و فکری دروست ببێ و ئەو بزوتنەوەیە سیاسی و فکریە بتوانێ خیتابێکی تایبەت و جیاوازتری هەبێ و بتوانێ لەسەر ئاستی جەماوەریدا خەڵکەکە ڕازی بکات و ئیقناعیان بکە و بتوانێ لەو چوارچێوەیەدا ئیتر ئەمە بکە. بەداخەوە لەو سەردەمەدا ئیتر ئەم جۆرە شتانە بە هیچ شێوەیەک نەماون. یعنی لەم سەردەمەدا تەماشا بکە پێشتر کاتێک هەر وڵاتێکی ئەوروپا سەردانی تورکیای دەکرد، سەرەتا باسی مافی مرۆڤی دەکرد، باسی لە بنەماکانی کۆپنهاگن دەکرد وەکو دیموکراسی و مافی مرۆڤ و مافی پێکهاتەکان و مافی ئافرەت ژنان و ئەم جۆرە شتانە. بەڵام ئێستاکە تەماشا دەکەین بە هیچ شێوەیەک ئەولەویات ئەوە نییە. ئەولەویاتی ئەوروپا لەگەڵ تورکیا ئاساییشە، ئەولەویاتی ئەوروپا و جیهانیش لەگەڵ عراقدا ئەولەویاتی وزەیە. ئیتر چۆن بکرێ ئەو وزەیە کامیان زیاتر دەستی خۆی بەسەردا بگرێ، کامیان زیاتر بتوانێت کۆمپانیاکانی لەوێ جێگای بە کۆمپانیاکانی بدا. لەو چوارچێوەیدا تەماشا دەکەن خاڵێکی دیکە هەیە لە چوارچێوەی استراتیژی ئەمریکاداکە ئەتوانین تەماشای بکەین، ئەویش مەسەلەی ئیسرائیلە. یعنی جگە لە وزە، جگە لە ڕێڕەوەکان، هەموو ڕێڕەوەکان، ڕێڕەوی وشکانی و ڕێڕەوی دەریایی، مەسەلەی ئیسرائیل زۆر گرنگە. و لە بۆ مەسەلەی ئیسرائیلیش یەک لە ئامانجە سەرەکیەکان ئێرانی ئێستایە. هەتاوەکو ئێرانی ئێستا چارەسەریەکی بۆ نەدۆزرێتەوە، جا ئەو چارەسەریە شەڕە، ڕێککەوتنە و یانیش ئیتر شەڕێکی ساردا، هەتاوەکو ئەو ڕژێمە دەگۆڕدرێ، خۆی دەگۆڕێ و یانیش بە زۆر دەگۆڕدرێ لە کار لا دەچێ.
زەحمەتە ئێمە بتوانین پێشبینیەکی جیاوازتر لە بۆ ڕەوشی عراق بکەین. ئەوەی ئێستاکە بە تەنیا خولانەوەیە لە دەوری یەک بازنەدا. بەڵام بە کورتی لە کۆتاییدا ئەتوانین ئەمە بڵین کە عراق دەرفەتێکی نوێیە، دەرفەتێکی تازەیە، دەرفەتێکی زۆر زۆر باشە لە بۆ کوردەکان. عراق دەبێ وەکو دەرفەت تەماشا بکرێ، نەوەکو وەکو بابەتێکی نێگەتیڤ. ئەو دەرفەتە کوردەکان ئەتوانن سوودی زۆر زۆری لێ بێنن و ئەمە لە بۆ هەموو کوردەکان وایە، یعنی مەبەستم لە بۆ کوردەکانی دەرەوەی کوردستانی عراقیشدا بە هەمان شێوە ڕاستیەکە و بۆ ناوخۆی کوردستانیش ئەمە زۆر زۆر ڕاستە کە بەداخەوە تەماشا دەکەین هەتاوەکو ئێستا پێک هاتە سیاسیەکان گوتارێ نیانتوانە گوتارێکی عراقی دروست بکەن، چۆن ڕێکخراوە عراقیەکانیش نەیانویست و تەجاوزی ئەمە بکەن لە هەرێمی کوردستان گوتارێکی عراقیان نەبێ و ئەمەش بە سازش کراوە بێگومان. یعنی من لە ناوچەی خۆم تۆ لە ناوچەی خۆت، چۆن یەکێتیاڵێ من لە ناوچەی خۆم تۆ لە ناوچەی خۆت، ئیتر تۆ لە سلێمانی و من لە دهۆک لەسەر هەولێر تۆزێک تەقەتەقێک دەکەن، شەڕێک دەکەن، بەڵام تەماشا دەکەی بە هیچ شێوەیەک ئەمە ڕاستینەکە ناگۆڕدرێت، چونکە هێز و پارە هەتاوەکو ئێستا لایەنە سەرچەکەیە، ئامرازە سەرچەکەی حکومڕانیە هەم لە کوردستان و هەم لە عراقدا. بەڵام ئەو دەرفەتی عراق دەرفەتێکە پێویستەکە نکۆڵی لێ نەکرێ و لایەنەکان لە جیاتی ئەوەی قوارەی جیاواز دروستکەن، لە جیاتی ئەوەی پێشبڕکێ لە هەڵبژاردندا بکەن، دەبێ بەر لە هەڵبژاردنەکاندا پێشبڕکێ لەسەر بنەمای چالاکی بکەن. ئەمانە چالاکێکیان هەیە بەڕاستی مرۆڤ لەمەدا تێناگە، ینی چالاکیەکانی ئەم ڕێکخراوانە چین؟ یعنی چالاکیەکانی لاهور شێخ جەنگی چی بوون؟ چالاکیەکانی شاسوار چی بوون؟ جگە لەوەی کە ئەتۆ بتوانێ خەڵکی گەمژە، خەڵکی بێباوەڕ، خەڵکی بێهیوا بەلای خۆتدا ڕابکێشی. ئەمانە هەمویان بابەتگەلێکی زۆر زۆر گرنگن وەلا هەوە لە هەمووشیان لە کوردستاندا بابەتێکی گرنگ هەیە کە ئەویش هەر پەیوەندی بە فکرەوە هەیە. مۆدێل هەتاوەکو ئێستا یعنی لە بەرامبەر مۆدیلی ئیسلامی سیاسی، لە بەرامبەر مۆدیلی دەوڵەتی نەتەوەیی کلاسیکدا تەماشا دەکەین مۆدلێکی نوێ دروست نابێ. ئەوانەی کە بۆنی مۆدلێکیان لێدێ یان مۆدلەکەیان ئیتر بریتە لە هاوسەنگی ڕاگرتن و یانیش مۆدلەکەیان بریتە لە تەقلیدکردنەوەی مۆدلێکی خۆر ئاوایی کە ئێمە تەماشا دەکەین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەمە بە هیچ شێوەیەک نابێ. ئەگەر ئەمە ببوایە ئەمریکا دەیکرد و بە هەمان شێوە ئەگەر مۆدلی ئیسلامی ببوایە ئەو مۆدلی کە ئۆباما لە سەرەتای بەهاری عەرەبی دەستی پێکرد گوایە ئیسلامی نەرم ئیتر ئیخوانی و با بڵێن ئیخوانی نەرم گوایە نەرم ئەیتوانی سەرکەوتو بێ، بەڵام ئیخوانی نەرم ئیتر لیبیا، یەمەن، عراق و سووریای گەیاندە چ ئاستێک، غەزەی گەیاندە چ ئاستێک، ئەوە هەموو لە بەرچاوی ئێمەیە و ئەمانە نابن بە مۆدل لە ئایندەدا. لەو بارەیەوە کۆتایی بە بەرنامەکەم دێنم. ئەمڕۆ ئێوارە سعات 7 بە کاتی ئەوروپا، نازانم دەکاتە سعات چەند بە کاتی کوردستاندا، سعاتێک جیاوازیمان هەیە، جا لە پێشترە یان لە پاشترە دوایی لە ڕێکلامەکەدا دەیبینین. بەرنمەیەکی نایابم دەبێت لەگەڵ کاکش شەماڵ بەشیریدا لەسەر بەگشتی ناسیۆنالیزم و ناسیۆنالیزمی کوردی لە ناوچەکەی ئێمەدا چ ئاڵ و گۆڕێکی بەسەردا هاتووە و بەسەری دادێ. هیوادارم بتوانن کات تەرخان بکەن و ئیتر ئەو بەرنامەیە ببین کە پێم وایە بەرنمەیەکی زۆر زۆر سوود بەخش دەبێ. بێگومان بە زاراوەی کرمانجی ئەنجامی دەدەین، بەڵام ئیتر کرمانجەکەی ئێمە وابزانم هەموو کەس لی تێئەگا. هەتا بەرنامەی ئایندە کاتێکی خۆش. زۆر زۆر سوپاس بۆ بەشداریتان. هەر بژین.